ئەم پیاوە بۆ پتر لە 20 ساڵە خزمەتی لە هێزە تایبەتەکانی ئۆکرانیدا کردووە. جا ئەم پیاوە دەموچاوی هەڵپێچاوە بۆ ئەوەی نەناسێتەوە. لە ساڵی 2010دا بەهۆی خراپی دۆخی تەندروستیەوە خانەنشین بوو. بەڵام کاتێک رووسیا لە ساڵی 2014 دوورگەی کریمیای لکاند بە رووسیاوە دەبوو بێتە مەیدانەوە و پارێزگاری لە شووناسی خۆی بکات. زۆرێک لە خەڵکان هەمان بڕیاریان لە ساڵی 2014دا و بوونە خۆبەخشان و کاریان لە نزیک هەریمەکانی دۆنتیسک و ئادیفکا و کراسنۆهۆریفکا و سلۆڤیانسک و هەتا دوای دەکرد. گروپەکانی خۆبەخشان هاوشێوەی ئەم گروپە لە سومی تەنها ملیتانێکی خۆجێیی نین، بەڵکو ئەوان کرێکارانی چەکداران و بەکاری گروپی نێوخۆ بۆ چاودێریکردنی تاوان کار دەکەن. خۆبەخشێکی دیکە بە ناوی ئۆلێگ کە بە پرۆفیسۆر بانگ دەکرێت بەر لە جەنگەکە وانی لە یەکێک لە زانکۆکانی ئۆکرانیا دەگوتەوە. من وانم بە خوێندکارانی باکلاڕۆس و ماستر دەگوتەوە، هەروەها بەوانش لە داهاتوودا دەبوونە کاندیدەکانی دکتۆرا. کاتێک بە خوێندکارانم گوت کە دەفتەری تێبینەکانم بە ڕەشاشە گۆڕیەوە، گوتیان تۆ کارێکی دروست دەکەیت، من بەرگری لە خێزانەکەشم دەکەم. ئەدریانی کاردار لە شاری لەڤیڤەوە هات کاتێک جەنگ دەستی پێکرد. ئەدریان یارمەتی ژنان و منداڵان دەدات و لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیاوە بۆ سنووری پۆڵۆندا دەیانگوێزێتەوە. من یارمەتی مرۆییم لە سۆمیەوە بۆ ویستگەیەکی ئاگرکوژانەوەی خۆجێی هێنا و لەوێ ماومەتەوە، بەڵام ڕازیکردنی هاوسەرەکەم بۆ ئەنجامدانی ئەم کارە سەخت بوو. ئەدریان لە ساڵی 2014دا هەوڵیدا پەیوەندی بە هێزە چەکدارەکانی ئۆکرانیاوە بکات، بەڵام بەهۆی خراپی دۆخی تەندروستیەوە هەوڵەکەی ڕەت کرایەوە. هەر بۆیە ئەم جارە پەیوەندی بە بەتالیۆنی خۆبەخشانەوە کرد. ساڵ و نیوێک لەمەوبەر نەشتەرگەری دڵم بۆ ئەنجامدرا. ئەم خۆبەخشەی بە ناوی پێنجەمین دەناسێت کەمێک ئەزمموی لەشکری هەیە. جەنگ هەر جەنگە لە هەر شوێنێک بێت، جام مەرجی تێدایە و پەژارە و هەروەها کاولکاری. بە پێچەوانەی یەکینەکانی بەرگری هەرێمی حکومت موچە بە شەڕەوانانی خۆبەخش نادات، بەڵکو کۆمەڵگەکانی شارستانی وەک کۆمەکی کۆمەڵایەتی مانگی $150 پێدەدەن، ئەوەی 5 جار کەمترە لەو پارەی حکومت دەیدات بە ئەندامانی یەکینەکانی بەرگری هەرێمی، کەچی وێڕای ئەو پارەکەمەی مانگانە پێیان دەدرێت. هێشتا ژمارەیەکی زۆر لە خۆبەخشان لە سومی دەخوازن خزمەت بکەن. بۆ ئۆلینا ئادەمینکۆ لە سومی سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.